بەڵە بینەرانی عزیزم دووبارە سڵاوتان لێبێت لە بەشی سێم و کۆتایی دووجار بیر بکەرەوە بەردەوامین لەگەڵتان و قسەشمان لەسەر کەرتی پەروەردەیە. مامۆستا چۆتەوە من یعنی ئەزانم لەو بەشەیە بەپی پێویست قسەت نەکرد لەم بەشەیە بۆت قەرەبوو دەکەمەوە. ئەمە بەسمە بۆ لەحظەیەکی کەم بچمەوە لای دکتۆر سەروەر ئەو 300 ملیار دینارە وەکو دەرەکەوێت جەنابەت وەکو بەڕێوەبەری پەروەردەی چۆمان و مامۆستا نەجمەدینیش وەکو بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی وەکو لە ناوبڕەکەیە مناقەشەیەکمان کرد بێ ئاگایی خۆیان لەو 300 ملیارە دەربڕی. دکتۆر گەر ینی ڕووی دەمان لە وەزیری پەروەردە بێ هیواداری نێستا ئاگای لە بەرنامەکە بێ ئەو 300 ملیارە چییە و چۆن ون بووە؟ کاک یادگارجان ئێمە کاتێک بودجە پەسەند دەکرێت لە پەرلەمانی کوردستاندا هەر وەزارەتێک حسەی خۆی هەیە. هەموو ساڵێک لە کابینەی 6 و لە کابینەی حوتەمدا هەموو ساڵێک بڕی 150 ملیار دینار بە ناوی هەڵمەتی دروستکردنی هەڵمەتی نیشتیمانی دروستکردنی قوتابخانەکان تەرخان کراوە. لە سەردەمی کابینەی شەشەمدا قوتابخانەکان دروست کران لە هەردوو ساڵدا پارەکە خراتەندەرینەوە چۆ بواری جێبەجێکردنەوە. بەڵام لە سەردەمی کابینەی حوتەمدا لە هەردوو ساڵی کە هەر ساڵی 150 ملیار تەرخان کراوە بەڵام یەک قوتابخانەش دروست نەکرا پارەکە چیلی پارەکەش تەرخان کراوە پارەکە تەرخان کراوە لە بودجە. ئەمە یەک بەس بۆ ئەوی زیاتری بکەم. دوو هەموو ساڵێک شتێک لە بودجەدا هەیە بە ناوی کۆمەڵگەی پیشەیی سێ کۆمەڵگەی پیشەیی کە هەریەکی 6 ملیاری تێدەچێت لە هەولێر و دهۆک و سلێمانی دروست بکرێت. بەڵام هەموو ساڵێک بودجەکە ساڵی 20 ملیار تەرخان کراوە بۆ هەریەکی بەڵام ئەمەشیان دیار نییە. سپاس دەکەم زۆر سپاس دەکەم مامۆستا چۆتۆ دێمەوە لای تۆ قسەکانی خۆت تەواوکە و پێشم بڵێ ئێوە بە دوواداچوون بۆ ئەم 300 ملیارە ئەکەن وەکو بەرپرسێکی کەرتی پەروەردە وەکو کەسێک کە بەرپرسیارەتیتان لە ئەستۆدایە. بڵێ من پێشی وتت ئاگادار نەبوو ئەوە ئاگادار بووی. یەک پرسیارەکەم جەنابی کاک دکتۆر کە باسی ئەو خاڵێکی زۆر گرنگەوە بە هەدەردانی سامانی گشتیە مڵکی ئەو خەڵکەیە بەس جەنابیان و کاتە لە پەرلەمان بوون نوێنەری ئەو خەڵکە بوون. ئەمە ڕۆژێک هەڵوێستەی ئەو پەرلەمانتارانەی لە شاش تەلەڤیزیۆن کۆبوونەوەیەک بکەن و گرتبوونەوەی بکە وڵا ئێمە تا 300 ملیارە ئاشکرانەکەن چییە ئەوەی کاوایکە ئەوە برادری خۆی ڕەفیق خۆی کەوان نزیکە لێ وەزیرە ئەوە توانی بانجی بکە بە ناوی گەل بانجەکە ئەو پارە چی لێ هات ئەوە خاڵی دووەم باسی کابینە هەفتەی کرد. یەک پرسیارم لە کاک دکتۆرەیە کابینە هەفت دو ساڵ تەناوبی پێکرایە لە کامە دو ساڵەکەی بوو کاک دکتۆر لە کامە دو ساڵ ببوورە دو ساڵ نەبوو کابینەی 6 بوو ئەوە یەکەمیان ئەوی تر کابینەی حەوت بوو ئەوە ئابڵە یەکەمیان 6 بوو ئەوی تریان ئەوە خاڵی دیکە کەەوە باسەکە لێرە کە قسەکردن یعنی ئەتو ئێستاوە توهمەیە بەجددی توهمەیە ئەوە توهمەک ئەکرێ وزارەتی پەروەردەیان ئەم بێ حکومەتی هەرێم ئەو کارەی کردووە بەڵام کە هیچ زانیاریەکە دەستانیە چۆنەڵی توهمەیە بەڵام لە چێوە توهمە نییە جەنابیان مەسئولیەتی هەبووە ئەندامی پەرلەمان بۆ نوێنەری ئەو گەلە بووە نوێنەری من و تۆ بووە ئەبی هەستا بە پێوە نییە ئەگەر جارێک بە دۆدا چوین لۆ کردبی ئەبی جادەی لێ ئاگادار کردبایە خەڵکی کوردستانی لە کاکە هەیە ئەوە 300 ملیار بزر بوو خواردرا نەما با خەڵکیش ماوە بۆی من وەڵامی ئەو پرسیارەی لەو بەشەوە خاڵی دووەمیان بەنسبەت ئەوەی کە وەزارات باست کرد ئەمە کە ینی خەمەکانی مە لە سروی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی ئەو لێر باسی بۆ ئێستا بۆ ئەم کە دروست بووە ئێستا دروست بووە گەرجمارەشت لا بێ پێم بڵێ ئەگەر زانیاری لەسەر دۆک و لەسەر هەولێری شەبێت گەورەترین کێشە کە ئێستا هەیە لە دهۆک گەورەترین کێشە هەیە نزیکە 600 قوتابخانەی داگیر کراوە هەولێر کەمترین ژمارەی بەرکەوتووە سلێمانیش کۆمەڵ قوتابخانەیەکی داگیر کراوە حەسەب معلوماتیمە گەورەترین ڕێژەی ئاوارەکان ڕویان لەمە کردو بە تایبەتیش ئەو کاتە ناسکە ئێستا لەبەر ئەوەی قوتابیەکانی مەخمول و ئەوانش هاتن زەختێکی یەکجا زۆری لەسەر دروست کردی چی ئەکرێ بۆ ئەوە چی ئەکرێ هەموو لە سەحسای پرۆسەی پەروەردەکەی ئەوە خەڵکە هاتووە ئەبێت شوێنی لۆ بکەیەوە ینی وەزیری پەروەردەڵێ لە دەی نۆ ئێمە دەست بەدەوامەکەین ئەوە بەرنامەی خۆتن کەوا دەست پێەکەی ناتوانانی پرۆسەی پەروەردە ڕابگری ئەبێ عیلاجەکە چییە تۆڵی لە دهۆک باسەکرێت کە 600 لە هەولێریش چەنە لە هەولێر حدودی نزیکەی 50 قوتابخانەیە 50 قوتابخانە ئەم 50 قوتابخانە هەر یەکی بەڕێژەی پێم بڵێ چەند قوتابی تایە وڵا حدودی لەوانەیە نزیکەی 15 قوتابی تیابێ بە هەموویەوە چی لەمانەکە بێزگە لەوانە هێشتا عادەی ژمارەی گەشتمانماوە ئاوارەکانە بن بۆ کەمپ شەقڵاوەشمانماوە خوێندکار و قوتابیەکانە بن لە کەم کۆمەڵ شتێک هەیە ئەوەی پەیوەندی بەمەوەیە کە قوتابخانە لە سۆل بگرێت شوێن دیتنەوە بۆ ئاوارەکان ئیشی منی ئیشی وزارەتی پەروەردەنی ئیشی ئەنجومەنی وەزیرانە
بەڵام پێت وایە بەم دە 12 ڕۆژە چارەسەر ئەوەی ئەتوانی کەوابی کە ئەمە لە سەرمانەکە کەم دروستکردن خۆ هەروە قسە نییە ینی کە قوتابخانن لۆ چۆڵ ئاسانیە دروستکردنی کەم بە دەڕۆ کاکە یادگار ئەوەی لەسەر ئێمە وەکو وزارەتی پەروەردەکەەوە درێژە بە پرۆسی خوێندن بدەیت ئەوەی دیکە کێشەی منی وەکو وەزارەتی پەروەردە کێشەی حکومەتی هەرێمە حکومەتی هەرێم ئەتوانی بۆ خۆش شوێنیان بۆ دابینەکە ئێنەتەوەی گرتوەکان کەم کێشەکە لە بنەڕەتدا کێشەی ئەوەیە ئێستا ئێمە زەحیەین ڕاستە حکوومەتی ئێمە زەحیەین اختیار کردوون ئێمە زەحیەین بازەکە ئێمە ئەدەین هەر بە زەحیەی ئەمێنەوە بە زەحیەی نامێن ئەو هەنگاوە نین ئێمە بڕیارن دەینەوە دەست پێ بکەین تەواو ئیدیکە دەست پێکەین ناتوانن دەست پێ بکەن ئەتوانین ناو لێهینە لەوانەیە ئەگەر ئەو جێگایانە چۆڵ نەکرا لەوانەیە کەم و کوڕین هەبی بەڵام دەستیش پێکرێ ئەگەر ئەو جێگایانە چۆڵ نەکرا لەوانەیە چۆڵ بکرێت ئەگەر دامەیە ئەگەر چۆڵ نەکرا لەوانەیە بەدیلی دیکە نەبی ناتوانین دەستەوە سام بۆستی ئەگەر ئەوان نەخوێن و خوێندنیش بەردەوام بێت ئەوان ئەبی بخوێن و خوێنیش بەردەوام بێ چۆن هەردووچی خوێندن ئەوان بخوێنن ئەبی عیلاجی شەهر لێ بکەین وەکو ئێستاکەوایە زۆر سپاس دەکەم مامۆستا مامۆستا نەجمەندی دێمە لای تۆ قسەکانی خۆت بکەیت و پێم بڵێ لە سنووری سلێمانی ئەم کێشەیە تا چەند بوونی هەیە و چ چارەسەرێکتان هەیە بۆ ئەوەی لە دەینەوە بتوانن دەست پێ بکەن بە ڕێکوپێکی پێشەوە بەنسبەت پەروەردەوە بەڕاستی هەموو تاکێکم کۆمەڵگە بەرپرسە لە پەروەردە تەنها وەزارەتی پەروەردە بەرپرس نییە قەزەی یاسای پەروەردە چەندێکە لە پەرلەمانە بۆ دەرناچێت ناگەڕێتەوە ئەوە ساڵە زیاتر یاسای پەروەردە یاساکە لە پەرلەمانە لەسەر دانیشتنی کردووە پەرلەمان قەینا ئەوە چەندێکە ساڵ زیاترە بۆ دەرناچێ ئەم یاسایە دایڕێژێت دەسەڵاتەکان دانێت وەزیر مدیر عام مدیری تەربیە مدیری مەکتەب چه دەسەڵاتی چێکا کە وەرن بەشەکانی پەروەردە هەتا ئێستا ئێمە هەیکەلی پەروەردەشمان بەتەواوی بچکە یاسایەک نییە ئەوەی کە هەیە هەر بە وەکو ڕێنمایی دەرچوو بۆ ئێمە لەبەرەوە هەمووی بەرپرسە لە پەروەردە کەس خۆی لە پەروەردە بەدەر نەکات پێت وایە لە ئێستای ئەمە پەرلەمان ئەولەویەتێکی خۆی بکات بە پەروەردە گەورەترین دەستگایە لە هەموو وڵاتێکە و زۆرترین خوێندکاری هەیە زۆرترین فەرمانبەری هەیە هەموو تاچێکی ئەم کۆمەلگا هەموو ماڵێکی ئەم کۆمەلگە لە پەروەردا بەشدارە بە خوێندکار بە فەرمانبەر بە هەموو شتێک ئەمە بەنسبەت پلانی پەروەردە چۆن نیمانە پلانمان هەیە بەڵام مەسڵ زروفنا پلان ئێمە بە ئەلکترۆنیکردنی پەروەردەمانەوێت ئەوە تا هەموو خوێندنگاکان داتابیسیانە هەموو دەرەجاتیان بە داتابیسە جاران مامۆستا ئینوسیەوە هەمووی لە داتابیسە کلیکە کات بە ئەیا بە وەزارەتی پەروەردە ئەیا بە هەموو شتەکانمان کردووە بەڵام باس ناکرێت یعنی تۆ جاران مامۆستا دەرەجە بە دەرەجە کارتێک دروستە کرد لەسەر کارت و غەڵەتێکی ئەسەکە هەمووی بە ئەلکترۆن نییە هەموو خوێندنگاکان لەبەرەوە بالفعل بۆ قەزەی بینا ئێمە لەگەڵ دکتۆر ئیسمەتی شا قەرار بۆ 2000 خوێندگا دروست کرد 1 ملیار دۆلاری بۆ دابندرێت بەڵام وەزعەکان تێک چوو هەمووی دانەندرا پارەکەش و بە پێ ئەمەسعەو نەبوونی بچە هەمووی وەستا ینی خۆ بەنسبەت کۆمەلگاوە بالفعل ئێمە عەرزمان دابین کردووە دیزاین کراوە لە سلێمانی کۆمەلگەی پیشەوی ئەتیمای پارەی بۆ تەخسیس کراوە بەڵام کە ناچێتە بواری جێبەجەکردنەوە هەرەوە نەچووە بینامان هەیە دو سێ ساڵە بەسەریا تێپەڕیوە تاو نابێ و بجە وەستاوە یعنی بیناکانیشمان هەیە بەس لەسەر بۆیاخەکەی لەسەر بازشتی بەسیت وەستاوە لەبەرەوە ئەمانە هەمووی گرفتێکن تەنها بەرپرسانی پەروەردە بەرپرس نین حکوومەت و هەموو تاکیی کۆمەڵگا تۆچی بە پەرلەمانەڵی من ئەڵێم هەمومان ڕاستە ئەمنێتی کوردستان پاراستنی کوردستان لە پێش هەموو شتێکەوە تێکچۆ شتێک تێکەچێ ئەمە واجبی هەمومان لەم زروفان نابێگری لە کەس بکەین بەڵام پێویستە بە پەرلەمان بە هەموو دام و دەستگاکانی حکوومەت بە کۆمەلگا دایک و باوک هەمومان هەنگاوی بن کاکە لەم ڕۆژانە 34 خوێندگا لە سلێمانی دەوڵەمەند دروستی کردەوە بۆ من چۆن مەمنونی ملیارێک 400 میلیۆنیەوە بە بینام بۆ دروستەکە خەڵکی واشمان هەیە لەم زۆرفەی کە ئێستاوە ساڵێک ئێمە نەبوجەمان هەیە نەپاریچمان هەیە بەڵام بجێی قەزی نازانم ئەم 300 میلیارە من ئاگادار نیم ئێمە ساڵی ڕابردوو 2013 من یەک شتێک پێڵم 2013 15 ملیار دینار لە بجێنەوە بەڕێوەتی گشتی پەروەردەی سلێمانی کەوتووە کە 1000 مەکتەبان پێ تەعمیر کردو هێشتا ئەو پارێشمان تاو نەکردووە هێشتا تاومان نەکردووە بەردەوام لە ئیشایە ئەو پارەیە لە هەندێک پەرچکە دابشمان کرد بە 300 پەروەردە بەڵام 300 میلیارەکە من کە بوو هێشتا تەواو نەبووە وتت کۆمەڵی قوتابخانە و خوێندنگا هەیە بەس ئەوەیە بۆ یاخ نەکراوە بۆ یاخی پێ ناکەن ئێمە ئەو پارەیەکە دراوە ببن دیاریمان کردووە هەموو مەکتەبێک چۆن ئیشی تیاکەن ئەو مهندسانە ئیشی تیاکەن خۆمە ئەوە نییە بڵیت لە جارێکە هەمووی ئیشێ هەموو پەروەردەیەک ئیشی خۆی کردووە بە پێی دیزاین ئیشی وایە لە بینایەکە بە 6 مانگ تاو نابێت ئێتو تا تەسفی ئەمە نەکەی تو حسابات خۆمە شتێکی ڕۆتینیە بەنسبەت یەکشت با یەکشتی تر بەنسبەت کات وردە وردە بیناوە بالفعل من ئەم 300 میلیارە ئەگەر هەیە بۆ قەزەی بینا ئێمە بینامان لە پەروەردە لا بردیامان بە محافەزە لەگەڵ وەزارەتە
لە دەست ئێمە چکە ئێمە ئەو پەروەردە من نازانم بینایەک مهندسێک چەنیتیە چێ بەڕاستی من ئەو مشکلێمان لە کۆڵ پەروەردە کردەوە بەڵام بەس داوایەکە کە بردمانە دەرەوە خۆزگەر لە تەربیەش بووە من واقعات پێڵم خۆزگەر لە تەربیە بووە بەوەی شارەزایی کە ئێمە لە هەندە سەنیمانە هەرچۆنێک وایە خۆمان زیاتر دڵسۆزتر ئیشەکان لەوانێماکرێ بەڵام ئەوە کێشەیەکە بۆ پەروەردەمە لە پرۆسی تعلیم ئەچینە دەرەوە حقا حکومت قەزەی بینەوە ئەمانەمان بۆ دروستکە قەزەی تاقی گەو هەموو شتەکان ئیش کراوە بە پێویست بەڵام هەموو شتێک بە پێی توانە و زروفی هەرێم تۆ ئەتوانێت سەر باسی هاتنی ئاوارەکان و دەوترێت ئەمانە ئاستەنگن لە بەردەم پرۆسەی خوێندن و لە هەندێک جێگە پرۆسەی خوێندن پەک دەخەن ئاوارە بەڕاستی نەک ئیمساڵ کە ئێسە وەزعەکە ساڵی ڕابردوو لە بسنووری بەڕێتی گشتی پەروەردەی 1000 خوێندکاری عەرەبات و تەمشار 1000 خوێندکارمان ئێمە جێ کردووە بەو نەبوونی بینایە و بەو ژمارە زۆری خوێندکاران کە ئێستا لە سەدانەوەی مناڵ ئەچێتە ناوەندەکانی خوێندنگەوە لە باخچەی سەوانیشەوە سەوای لاتوە باخچەی سەوانیش پۆلێکی لاتوە هەموو ئێوە مناڵەکەشی بچێتە باخچەی سەوان کە ئەمە گرفتێکە ئەنیشتێکی زیادە ساڵی ڕابردوو 1000 ئێستا ئیمساڵ 2500 خوێندکاری بەس پۆلی سیم تەوەستە و 6 عەدادیکەن و 12 خۆمانەکات تاقیکردنەوەکەن لێرە لە سلێمانی و پرسیارەکان لە وەزارەتی بەغاوە بێت و ئێمە قاع و هەموو وەڵەکانمان بۆ دابین کردوون ئەحسایام کردو لەم ڕۆژان نزیکەی 10000 خوێندکاری ئاوارە بەدەر لە ئەو ئاوارانەی کە لە ناو مەکتەبەکانن بەدەر لەوە ڕۆیان کردوتە سلێمانی باشە وەکو قانون وەکو یاسا ئێمە مناڵم واجبمانە مەکتەب و بخوێنن ئەمانە شوێنیشمان نییە و نزیکەی 54 خوێندگامان ئێمە ئاواریتیە و داوامان لە پارێزگا کردو لایانی بەرپرسەکان کردو ئێمە دەی مانگ دەست بە دەوامەکەین ئەوە تاقینەوەی پۆلی نۆمان دەست پێ کردووە پۆلە ناکۆتایەکان لە دوی نۆ دەستی سەبارەت بە ئێمە ئەبێ پۆلی 12 چۆتە ئەوە پۆلی 12 پرسیار مرکزیە لە دووە کێشەی تیا ئێمەش نەمانتوانی بکەین لەبەر دووەکەیەکرێت ئێمە 21 ئەگەر تا ئێمە ئاستەنگێکی زۆر بۆ زانکۆکانیش دروستەکات تاقیکردنەوەکانی خۆلی دووەم بخەنە هەژدەینەوە کە تاقیکردنەوە ئەکرێ هەفتەیەکی پێ ئەچێت تا تاوا بێ دوای ئەوەش تا تەسیحاتەکرێ نەتایج دەرەچێت مانگێکی ئەمە ئەخایەنێت بەڕاستی گرفتێکە بەڵام ئێمە پۆلی نۆکانمان لێرە کرد ئەوش لەبەر ئەوەی تاقینەوەی وەزاری مرکزیە سوال مرکزیە دووە کێشەی تایە ئەمە نەمانتوانین لە سلێمانی بکەین لە سلێمانی بۆنەی هاتنی ئاوارە و پرۆسەی خوێندن پەکیەکەوێ من ڕێیەکی خۆم 54 مەکتەب ئاواریتیە لە هەندێک شوێن هەوڵیان سنووری سلێمانی تاوان بارسیان زە پەروەردەکەوە ئێمە نەمانیانەوە شەر تقریبان پەروەردەی قەزاکانمان زیاتر پێگرتووە داوامان کردووە لە پارێزگار و لایەنە سیاسەکان کە ئیش بکەن لەسەرەوەی شوێنێک بۆ ئەمان دۆزنەوە هەم مناڵەکانی ئەوان لە خوێندندا وەکوچۆنی ینی زیاتر لە قەزا و ناحیەکان جێگیر کراون ئەوان چ زەندێکیانەیە ئەزانی چۆنە لەوانەیە ناو شارەکە ئاوارەیەکی زۆر زۆری من پێڵم 10000 خوێندکار لە ناوش ئایلە هاتوتە ناو شاری سلێمانیەوە ئەوانش بینتە ناو خوێندگاکانی سلێمانی وەژ قەرباڵقێکی زۆری شەیە لە ناو شارەکانە بەڵام پێمەڵێن ناچارم دو قسە وەربگرم لەم بەرنامەیە هیوادارم ئەم دەست دەینەوە دەست پێکات ئێمە پرۆسی پەروەردە 2000 خوێندگامان هەیە بۆ 50 خوێندگار لە سنووری بەڕێتی گشتی پەروەردەی سلێمانی پرۆسی پەروەردە نەوەستێت و ئەو کەمپێک من لەگەڵ پارێزگاری سلێمانیوانش شوێنێ دروستکەن ئەگەر بۆ تەلە خوێندکارەکانیش بێت لە شوێنێکا بە کابینەش بێ وەکو چۆن سووریەکان هاتن کوردە سووریەکانی خۆمان هاتن لە کەم پابوون مەکتەبیشمان بۆ کردنەوە لە بازیانیش مەکتەبمان بۆ کردوەوە ئەوانیش بیان بە نەشێن لە کەم جێگیر بکرێن بەڵێنێوادن کە بەڵێنەوەین مامۆستاشیان بۆ دابینن حتاس ئەوانی کە لە سووریاوە هاتن مامۆسای خۆشیمان لە خۆیان دانایەوە ئەمانیش مامۆسای عەرەبیان زۆر ئەتوانیت لە خۆیان بۆیان بکەینەوە و دامیشیان بکەین بە پێداویستەکانی خوێندن بەڵام هەم خوێندگاکانیشمان چۆڵ بێ خوێندکارەکانی خۆمان داوام کرد هەم ئەوانش لە خوێندن بێ بەش نەبن من ئەمە داواکاریەکمان بۆی پرۆسی پەروەردە لە سنووری بەڕێتی گشتی مامۆستا عەدنان من پرسیارت لێ ناکەم پێم وابێ خودت کۆمەڵی قسەتەیە بۆی قسەکانت بکەیت زۆر چاکە ئەوەی کە ئەمەوێ لێرا بیڵێم خاڵ یەکەم کاکە فەرمووی وتی پەروەردە سەقەتە بەڵام هەنگاوە نین پێم وایە ئەو ڕستەیە کافیە ینی پەروەردە سەقەتە لە دوای 25 ساڵ 20 ساڵ بێ 15 ساڵ بێ سەقەتە بۆ سەقەتە وەڵامەکە لای حکوومەتە لە حیزبەکانە بۆ ئەوەی ینی پەنج لەسەر ئەو کێشەکە هەیە ئەچەم چونکە لەبەرەوەی ئەوانیان دەستی خۆیان بە عەقلی حیزبەتی لە پەروەردەوە وەرئەیەن ئەی شێویانن کەسێ شایستەی بڵێن شوێنێک نییە دای ئەنێن کەسەیە ڕەنگە لە ئیش و کارەکەی خۆیان باشە کاندیدی بزوتنەوەی گۆڕان بوویت بۆ ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەڵێ هەڵسوڕاوێکی بزوتنەوەی گۆڕان پێت وایە گۆڕان خۆی ئێستا ئەمە ناکە ینی چۆن نیکە ینی لەناو وەزارەتەکان ئەو کەم تەرخەمی و گەندەڵیانەی باسیەکەی هەبوو ئێستا گۆڕان دووباری ناکاتەوە سێریکە با مودێکی کەمە دەست بە ئیش و کار کراوە
هەم پەرلەمانی شکوە باسی ئەوەش کرا مامۆستا فەرمووی وتی خەتای پەرلەمانە جارێ با وەڵامی و پرسیارە بینەوە لە پاش چەند مانگ پەرلەمان دەستی کرد بە ئیش و کارەکانی خۆی بۆ بڵێنەوە هەموو حزبەکان وەکو یەک بەشدارن لەو مەسەلەیە گریمان دەوتێت لە دەرەوەی پەرلەمان ڕێککەوتنیان نەکردو بۆیە پەرلەمانیشی جیازێکی وەرنەگرتووە بە هەر حاڵ ناکرێ بڵێ ئەمە یەکێتی یان پارتیە یان کۆمەڵەیان یەکگرتووە یان حزبەکانی ترە و گۆڕان نیە بە هەر حاڵ بەرنمەکەی ئێمە ئەوە نییە بە تایبەتی ئەژینە ئەمتوانی لەسەرەوە بە دوور درێژی بڕۆم با لە پەروەردەکە نەترازین ئەگەر پەروەردە و فێرکردن لەم هەرێمەی ئێمەیە لەسەر سیستم بواە بە هاتنی وەزیرێکی بەڕێز پێویستی نەئەکرد خۆی لە سەرەتاوە دەست پێ بکاتەوە اینجا دوایەوەی کەوا ئەمەڕوا بە ڕێزێکی تریەت و ئەبێ خۆی دەست پێ بکاتەوە لە سفرەوە اینجا ئیتر تەبەن تۆ خەرجێکی زۆرە کردووە کاتێکی زۆرە بردووە هیلاک بووی مانگوو بووی ئەڵێ وام کرد لە خیری شارڕەنگە خەڵک تاوان بارکەی دوایش کەیت شتەکانی لە شوێنی خۆشت بکەیت سپاس ئاشی کەم بەسەر چاو باسی بودجە کرا پارە دیار نامێنێ بودجە کە دا ئەڕێژرێ لە داهات و لە خەرج پێگیە یعنی کە تۆ بودجەکەی بۆ دانا یعنی پارەکە مەوجودە حزوری هەیە اینجا ئەگەر پارەیە مەوجود بێ و حزوری هەبیە کە بودجەیە بۆ دیار نامێنێ من ینی ئەمە ناتە مێشکمەوە لەگەڵ منطیق و عقلی ئیشی ئیداری و محاسبەیە یەک ئەوەی کە من ئەمە بێڵێم پەروەردە و فێرکردن لەم هەرێمی کوردستانی ئێمە لە تونێلێکی داخراوایە تاریکە تارە یەکەم خەڵک کە مناڵ ئەچێ بۆ مەکتەب باوکو و دایکی بەواتایکی تر هەموو کۆمەڵ مەفروضە بزانن ستراکچەری پەروەردەی چییە ینی ئەم مناڵەکە ئەچێ بۆ مەکتەب لە پاش 20 ساڵیکە لەکوێ خۆی ئەبینێتەوە بۆیە مەفروضە حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی پەروەردە نامیلکەیەکی هەبێ باسی ئەم پرۆسی پەروەردەیە بکە لە باخچەی ساوایانەوە تا ئەو کاتەی دکتۆرا و ماجستێر و سەر و ئەو شانەی تریش بڵین کە وەرئەگیرە لە کۆمەلگای زیینووە خەڵکەکە مجتەمەعەکە خۆیان پەروەردە و فێرکردن ئەژێنن مثلەن ئەمە من هی BBC Children in Need ئەپیڵە لە بەریتانیا ئەم BBC Children in Need ئەپیڵە هەموو ساڵێ 2 ڕۆژ خەڵکە زۆر بەناوبانگەکانی بەریتانیا حتا هیچ شوێنەکانی تر ئەم ئیزاعەیە پارە کۆ ئەکاتەوە بۆ مناڵان بۆ خوێنن بۆ هەموو مناڵانەی کە پێویستیەکیان بەڕێ خۆی کاڵێ BBC نیت یانیکە پێویستێکیان پێ و سەدان چالاکی ساڵانە ڕاچووکە دەیان و سەدان پاوەندکەنەوە ببوورە من ئەوەنەی کە دوا قسە بێ کە بیکەم ئەم وەزا وێرانەی ئێمە پێویستی بە هەڵوێستەکە هەڵوێستەیەک بکەین سادیقانە زۆر نەفرەت لە ڕابردوژ نەکەین بە چرایە کەڵکەین ئەو چرایش ئەوەیە بین وەکو خەمخۆریە هەموو بەیەکەوە بڵێن ئەمە وەزعی پەروەردەیە بە ڕاستگۆیی اینجا کە زانیمان وەزعی پەروەردە چۆنە تۆ ییت ڕێوشوێن دا ئەنەی بۆ ئەوەی زۆر چکە کاتی ئەوان باسی حیزب ئەمووی هەر شەڕی کردەوە مشی لە حکوومەتایە ئیتر ئەم حیزبی چێمووی لە حکوومەتە ئەوەی وەزیرە و کاتم تەواو بووە باسی حیزب مەکەنەوەی حیزب بۆیە ئەمەی وەزیرە و حکوومەتەوە طبعا 25 ساڵە قوربانیەوە لەوێن بە هەر حاڵ حیزب بۆیە بەشداری لە ئینتیخاباتی ئەکە ئاخر بەڕێ ئەوەش ڕنگانەوەی بۆی بچێتە حکوومەتەوە بەشیدا گەر قسەیەک هەبێت بە کورتی وەڵام بە کورتی شتەکە زۆر جارێکەمیان ئەوەی مامۆستاوەتی ئەو مەسلەی پارەوەزینە ئێمە لە پەرلەمان ئستیجوابی وەزیرم کردووە بەڵگەکان هەیە لەگەڵ کاگنێتیرە سەرۆکی حکوومەت بووە کاقیمەت جێگری سەرۆک بووە لە کۆبوونەوەی پەرلەمانە یاداشتیشمان داوەماوە بە دوواداچوونیشمان کردو بڵاویشمان کردوەوە بەڵام کە گوێ نەگرتووە ئەوی تر سەبارەت بە مەسلەی ئاوارەکان بڵێ ئاوارەکان کەسی ئێمەن خوشک و برای ئێمەن
ئەوانە خەریک بوو گیان و ژیانیان پەچی بکەوێت چ جای ئەوەی پرۆسی پەروەردە پەچی بکەوێت لێرە ئەمە گرفتەکە لەسەر پەرلەمانی کوردستانە لەسەر حکوومەتە پێویستە لە زووترین کات کاری بۆ بکەن نەوەکە بەڕاستی بەداخەوە پاش کارەساتی شنگال کە دروست بوو بژنەکانمان بە تاڵان بردران و کچەکانمان هەڕاجکران پاش 21 ڕۆژ ئەمڕۆ پەرلەمانی کوردستان کۆبنەوەیەکی زۆر شەرمنانەی کرد لەسەر ئەمە دەبواە زۆر زووتر بیکە ئەمە کاری پەرلەمان بوو دەبواە پەرلەمانی کوردستان بێتە دەنگ بە کۆمەڵگەی نێودەوڵەتی بگەێنێت بۆیە لێرە بە هەر حاڵ ئەمە دەبێت چارەسەر بکرێت ئێمە لەسەر ئەوە پرۆژەیەکیشمان داوە بە جەنابی وەزیر وەکو هاوکاری کردن و ئەرچی سەرشارمان دوا قسەم ئەوەیە پەروەردە وەکو مامۆستا عەدنان باسی کرد کە خەمی هەمومانە ئێمە دەبێت لێرەدا باواز لە ڕابردوو بێنین لێرەوە بین هەمومان خۆمان بە خاوەنی بزانین پشتگیری ئەو هەنگاوانە بکەین کە ئێستا هەیە لە کابینەی هەشتمدا لە وەزارەتی پەروەردە گرفتەکان دەست نیشان بکەین ڕێگە چارەکان بۆ ئەوەی هیچ نەوەیەکی تەندروست زۆر سپاس دەکەم دو قسەی تۆ مامۆستا چەتۆ لەم قسەی من هیوادارم لۆ داهاتوو هەموو ئینسانێک بە تایبەتی مامۆستا بە ڕێزە ڕۆشنبیرەکانەوەی بە خۆیان ڕۆشنبیر محاولەی ئەوە بکەین کەوا حزبێنە لە پەروەردە دوورکەینەوە عقلێتی تا منداڵی کورد بە حزبایەتی مەشغوڵ نەکەین ئەوە خاڵک خاڵی دووەم لەبەر ئەوەی کۆکەرەوەی هەموو تاچی کورد بە هەموو ڕەنگەکانیانەوە لە قوتابخانە ڕەنگەداتەوە ئەوجا ڕەنگەکان هەموو پێکەوە لە تەنیشتێک دانیشتن ئەو ڕەنگە جوانانە با تێک نەدەنی چیتکە یعنی محاولە ئەوە بکەین کەوا پرۆژەکە ڕخنە ئەگرین بەڵام ئەبی بەدیلیش نوێبی چارەسەریش نوێبی سەقافەتی ڕخنەگرتن با کۆتایی پێبێ سەقافەتی چارەسەرکردن زۆر سپاس بۆ دکتۆر سەروەر عەبدوڕەحمان سەرۆکی ئینستیتیوتی پێی بۆ پەروەردە و گەشە پێدان سپاس بۆ مامۆستا چەتۆ بەڕێوەبەری پەروەردەی چۆمان سپاس بۆ مامۆستا عەدنان شاسوار شارەزای کەرتی پەروەردە پێشەوەی سپاسی مامۆستا نەجمەدین کەم یەک پرسیار زۆر بە کورتی دەوامی خوێندنگە ئەوەی بڵێن ئەهلی و تایبەتەکانیش لەگەڵ ینی هەر گۆڕانکاریەکە بێت لەگەڵ ئێوە یابن پەیوەندی بە پەروەردەوەی هەمووی ڕەبتن زاری پەردە سەپشتی زۆر سپاس بۆ مامۆستا نەجمەدین عەلی بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی سپاس بۆ ئێوەش بینەران کە تا ئێستا بینەرمان بوون تا بەرنامەیەکی دیکە بەخواتان ئەسپێرم و ماڵی هەموو لایەکان هەمیشە ئاوادان بێت.